پێشکەشە بە شاڵاو ڕەش بە تایبەت بە کاکە ئاردەربەنی خۆشەویست و بە کاکە سەرە شارە زووری من لەگەڵ ئێوارەیەک دوو خۆرم لێ بووەوە خۆرێکە خۆری خوا بوو وەستا بوو بە حەواوە خۆرێکیش لەسەر زەوی بە منی ودماڵاوە تیشکی خۆرەکەی ئاسمان بۆ کاتی لە ئەبراوە هەیار تۆ بەم ڕۆیشتنا ژیانی منت بە شەونداوە هەیار تۆ بەم ڕۆیشتنا ژیانی منت بە شەونداوە لە ڕووناکی نەگەرمی بۆ من مافیان نەماوە خۆری ئاسمانی خوداش بە بەختی من گیراوە دڵگاکانی خۆشبەختیم هەمووی قفڵ براوە خدا خاوەنی ڕەحمە ڕوحی بە بەشەر داوە واکلیلیە و قفڵەی بۆ یوسفت باداوە واکلیلیە و قفڵەی بۆ یوسفت باداوە یوسف لە ژێر فەرمانی تۆدا گەورە کراوە واکلیلیە و قفڵەی بۆ یوسفت باداوە یوسف لە ژێر فەرمانی تۆدا گەورە کراوە خۆ منیش لەسەر ڕێبازی حەقی تۆ لام نەداوە خۆ منیش لەسەر ڕێبازی حەقی تۆ لام نەداوە بەس نازانم خۆشی من بۆ نادا دواخراوە بەس نازانم خۆشی منی بۆ نادا دواخراوە یاراکلیلی منی بەدەست ئەو یارت داوە کەوا بێ بۆکردنەوەی هیچ ئەمەلم نەماوە کەوا بێ بۆکردنەوەی هیچ ئەمەلم نەماوە بۆ سەرە شارە زووری جۆ بگرێ لەو ڕووداوە بەندی کاکە سەرەیە دەزانم مەرد و پیاوە وەژین نەوزاد بۆی دەڵێ جۆ بگرێ لەو ڕووداوە یادی ئارە دەربەنی لێرەدا یادکراوە یادی ئارە دەربەنی لێرەدا یادکراوە هەموو سەربەندەکانم سڵاو لەو کاک شاڵاوە بەندی شاڵاوە ڕەشاوە دەزانم مەرد و پیاوە بۆ گۆڤاری ئەندریا حاڵی بێ لەو ڕووداوە بەندی گۆڤاری ئەندریا بۆی دەڵێن بەو دوو شاوە هەر بە یادی چایەکەی ئەگەر تێشی نەداوە هێنری جان ئاوانشم بۆ تەسویرگە قوربانە بن هەرەوەی یاقوم بە پەڕۆی یوسف بینایی گەڕایەوە یاقوم بە پەڕۆی یوسف بینایی گەڕایەوە منیش بە هاتنی تۆ تەمەنم نێکرایەوە نەک بینایی لاشەمی بەڕووی گەنجیدایەوە خۆشی لە ناو لاشەما کەوتنە سەماوکایەوە خەمجێی نەما لە دڵما بارگە و بنەی پێچایەوە خەمجێی نەما لە دڵما بارگە و بنەی پێچایەوە خۆشی هاتڕەکی ژیانی لە دڵدا کوتایەوە وەک دەرگاکانی یوسف ڕێ خێرم لێکرایەوە وەک دەرگا
حەز و عەقڵەی هات لای زولەیخایەوە دوورین لەو حەز و عەقڵەی هات لای زولەیخایەوە هەوڵم نەداوە پەنجەی حەرام بەرمەلایەوە هەوڵم نەداوە پەنجەی حەرام بەرمەلایەوە لەو عەقڵەی زولەیخاداین بەپیری دایەوە لەو عەقڵەی زولەیخاداین بەپیری خوادایەوە نەنگەن بۆ حەزیجا یوسفی هێڵایەوە نەک بەگەنجی بۆ حەزی یوسفی هێڵایەوە لەو سەردەمە تا ئێستا ئەم باسە ژێڕایەوە لەمە با دوای ئەم باسە ئێمە دێتە گایەوە وتیان گەعدەی شاڵاوە من دڵم کرایەوە وتیان گەعدەی شاڵاوە من دڵم کرایەوە ڕێژەی خۆشیم بۆ هەزار پلە بەرز کرایەوە هەر کاتێک بەدەستیار من جەوم گیرایەوە زەنگ بۆ کار شاڵاو ئەکەم یەکسەر ئەچمەلایەوە هەر کاتێک بەدەستیار من جەوم گیرایەوە زەنگ بۆ کار شاڵاو ئەکەم یەکسەر ئەچمەلایەوە بەو شەرتەی ڕاقەمەکەم نەخاتە بایبایەوە بەو شەرتەی ڕاقەمەکەم نەخاتە بایبایەوە بۆ سەرا شارە زووری دڵم پێی کرایەوە بۆ سەرا شارە زووری دڵم پێی کرایەوە یادی ئارە دەربەنی برای گەورەی من ئەوە بەندی شاڵاوە ڕەشە دەیڵێم و دەیڵێمەوە ئاکامی بەنزینخانە خۆش پێ براکەمەوە ئاکامی بەنزینخانەوە دەیڵێم بەو نیوەیشەوە هەر بەندێ دێتە دەر لە زمانم بەندەکە بەندی ئەوە ئافەرن ئافەرن بۆ سەرە شارە زووری هەر بژی شوي وفر بیرتاکچە مەسیحیەکە من کرمی بە مسلمان بیرتاکچە مەسیحیەکە من کرمی بە مسلمان دینمان جیاواز بوو لە یەک هەم کردەوە ئوسڵمان هەدوەت سەلیب لەملەکان ڕیسپی و پیاوما قوڵمان پێم وت کە دین نەگۆڕی زەحبەتە بۆ یەک بوونمان باوکم ڕێگری ئەکاوە لات و ڕەشن و چونمان باوکم ڕێگری ئەکاوە لات و ڕەشن و چونمان پێم وت لە دینی ئیسلام شەویش وەک ڕۆژی ڕوونمان خوا بۆمان ڕووناک ئەکاوە بە زیکر و شەو لە خوونمان خاوەن بەهەشتی لە عارز بەس نوێژ و ڕۆژ و بوونمان خاوەن بەهەشتی لە عارز بە نوێژ و ڕۆژ و بوونمان هەن بە شایەتمانەوە بێدوو دڵی و بێگومان
باوکی بیستی کچەکەی لایدا بوو بە موسڵمان باوکی بیستی کچەکەی لایدا بوو بە موسڵمان حاشای لێ کرد و وتی تۆ بێبەری لە ماڵمان حاشای لێ کرد و وتی تۆ بێبەری لەگەڵمان حاشای لێ کرد و وتی